دەچمە گەرمیان کەلار ناوەندی گەرمیان لەوێەوە بەڕێز ئەندازیار حازم کەریم بەڕێوەبەری گشتی کارەبای گەرمیان وەردەگرم. کاک حازم ئەم کاتت باش سەرەتا پێم خۆشە باسێکی وێزگە نوێیەکەی کەلارمان بۆ بکەی گەرمیانمان بۆ بکەی ئەو وێزگەت چۆنە و هەروەها توانای دابینکردنی بە چ جۆرێکەوە ئایا بە تەواوی توانای خۆی خراوەتە کار؟ بەڵێ ئەم کاتەی بەڕێستانیش باش سەڵام لە لێتان و لە بینەرانی کورسات هەیە. سەبارەت بەو ویزگە نوێی کە لە کەلار کەوتەتە ئیش ئەو ویزگەیەکی 132 کەیوی لەسەر 33 لەسەر 11ەیە بە توانای 189 مێگاوات MVA بە 189 MVA کە ئێساکە لە مانگ تقریباً 3-4 مانگێکە کەوتووەتە کار. ئێستا ئەو فیدەرانەمان کە ئامادەیە ئەو گەڕەکانەمان ئەو تقریباً 8 فیدەری 11 سوودی لێ بینێت گەڕەکەکانی ناوکەلار لەگەڵ ئەوەیشا مۆبایلی باوەنور خراوەتە سەر محەتەی ناوبراو. لە راپۆرتەکەتان هەنێک ئین بوو ئەمەوێ ڕوونکردنەوەیەک بدەم لەسەری بۆ نمونە ئێمە 250 مێگاوات خواستی گەرمیانە ئێمە خواست بەرزترین خواستی گەرمیان لە لای ئێمە لە وەرزی هاوینایە چونکە ئێمە ئەم سنوورێکی گەرمە لە ناوچە کوێستانیەکان بەرزترین خواست لە زستانایە ئێمە لە هاوینایە ئەو 250 مێگاواتە لە بەرزترین حاڵەتە ئەگاتە چەند کاک حازم 250 مێگاوات ئێمە بەرزترین خواستمان 250 مێگاواتەکە ئەوش لە مانگی تەمووز و ئابایە. بۆ نمونە ئێستا لەم وەرزی پاییزە خواستمان دابەزیێتە خوار 150 مێگاوات. ئێمە توانای ئەو معلوماتەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئێمە توانای ویزگەکانی دابەشکردنی کارەبا لە گەرمیان 480 مێگاواتە. ئەمە ویزگەکانی دابەشکردنی کارەبا فەرقی هەیە لەگەڵ ویزگەکانی بەرهەمهێنانی کارەبا. ئێمە باسی دابەشکردنەکەین چونکە ویزگەکانی بەرهەمهێنان ئەوە بەرەوبەرایەتیەکی گشتی مختص هەیە لە ناو وزارەتی کارەبا کە ئیشوکاری ویزگەکانی بەرهەمهێنانی هەموو هەرێمی کوردستان سەر بە ئەوانە. ئێمە وەکو گەرمیان تەنها یەک ویزگەی بەرهەمهێنانمانەیە ئەوش ئەوەی حەسیرەیە کە توانای بەرهەمهێنانی 165 مێگاوات کارەبای هەیە بەڵام لە ئێستادا بەهۆی نەبوونی سوتەمەنی و کەمی غاز نزگەی 60 مێگاوات بەرهەمهێنانی کارەبا لەو شوێنە هەیە. ئێمە ئەمەوێ ئاماژە بۆ بکەم ئەو ویزگەیە 189 مێگایە. بۆ نمونە ئەگەر ئێمە کەلار وەربگرین پێش دامەزراندنی ئەم ویزگەیە یەک ویزگەی 132 کەیڤیەیمان هەبوو. ئەو ویزگەی 132 189 مێگا توانای هەبوو کە ئەوەی لە ڕسمەکە ئەیبینن ئەوە ویزگەی 132 یەکی کەلارە. ئەم ویزگەیە کە دامان مەزراندا بە تێچووی 21 ملیارد دینار لەسەر بودجەی وزارەتی کارەبا ئەمە ویزگەی دووەمی 189 مێگایە لە کەلار. واتە کەلار توانای دابەشکردن لە ناو کەلارە بوو بە دوو هێندە یعنی 100% زیادی کردا. ئێمەش ئەم ویزگەیە توانیمانە لە تەنیشت زانکۆی گەرمیان دای بنین هەموو فیدەرەکانی بە شێوەیەکی تەکنیکی مەزبوط بە شێوەی ئەندەرگراوند فیدەری 33 و 11ەکان بە ناوی پارکێکا دێتە سەر جادەی ڕئیسی. ئەم ویزگەیە توانای دابینکردنی 27 فیدەری 11 کەیڤی هەیە بۆ ناو گەڕەکەکانی کەلار لەگەڵ 15 فیدەری 33 کەیڤی بۆ هەموو پرۆژەکان و بۆ دەوروبەری کەلار. بە ئیشپێکردنی ئێمە ئەگەر بەهاتایەت و ئەم ویزگەیەمان دانەمەزراندایە ئێمە نەمانەتوانی کارەبا دابین بکەین بۆ 24,000یەکەی نیشتەجێبوونە کە وەبەرهێنان دابینی دروستێکە وەبەرهێن دروستێکە لە سنووری کەلار. من یەکێ لە پرسیارەکانم ئەوەیە ئێستا ئەبینین لە گەرمیان لە ئیدارەی گەرمیان لە سنووری ئیداری گەرمیان و لە خودی شاری کەلارە فراوانبوونی پرۆژەکانی وەبەرهێنان بە تایبەت خانوبەرە خێرایە و گەشەیەکی گەورە دەکا و دەبینین ناوچەیەکی زۆری گەشتیاری بەڕێوەیە و هەروەها پرۆژەی پیشەسازی بەڕێوەیە. ئێوە ژووتوتانە لەم ڕاگەیەنراوی خۆتان کە گەرمیانی داهاتوو
ئایا بۆ گەرمیانی داهاتوو بە تەواوی کارەبا خواست پێتان وایە چەندێ بەرزە بێتەوە و ئێوە ئامادەن بۆ دابینکردنی ئەو خواستە؟ بە ئیشپێکردنی ئەم ویزگەیە کە باسمان کرد ئێمە ئامادەین بە گەشەکردنی گەرمیان و بە تایبەتی کەلار و ناحیەی ڕزگاری کە زۆربەی پرۆژەی نیشتە جێبوونەکان و ئەو کارگە گەورانە و ئەوانە لە سنووری کەلارایە. ئەم ویزگەیە وەکو باسم کرد توانای دابشکردنی کارەبا لە سنووری کەلار و ناحیەکانی دووهێندە 100% زیادەکە. ئەمە وا ئاکات ئێمە هەموو پرۆژەکانی وەبەرهێنان خۆ ئێمە هەر پرۆژەیەکی وەبەرهێنان تا ئێستا لە سنووری گەرمیان بەهۆی نەبوونی کارەبا پەکی نەکەوتە یان پرۆژەیەک دانەنراوە لە سنووری گەرمیان و ئێمە نەمانتوانێت کارەبای بۆ دابین بکەین و کە هەموو پرۆژەیەکیش هیچ پرۆژەیەکیش بەبێ کارەبای نیشتیمانی 100% نەجاحەت ناهێنێ. هەر پرۆژەیەکی نیشتەجێبوون بێ پیشەسازی بێ بازرگانی بێت گەشت و گوزاری بێ کارەبای نیشتیمانی پێ نەگەینێ ینی پرۆژەکە فەشە لەهێنێ. ئێمە زۆر جار وەکو سەربازی ون لە هەموو پرۆژەکانە ئەرکی زۆری هەموو پرۆژەکان لەسەر کارەبایە زۆر جار بەبێ ئەوەی هیچ ناوێکی کارەبا بهێنرێت لە دابینکردنی ئەو وزەیە و ڕاکێشانی ئەو فیدەرە و دابینکردنی ئەو محەڵەیە بۆ ئەم سنوورە. ئێمە لە هەمان کاتیشا وەکو لەم ماوەی 4 ساڵە ئێمە توانیمانە زیاد لە 40 پرۆژەی جۆراوجۆر لە دابشکردنی کارەبا و کارەبای ڕاکێشانی کارەبا بۆ گوندەکان بەبایی 13 میلیارد دینار ئێمە توانیمانە لە سنووری گەرمیانە ئیش بکەین. لە مانگی هەشتا توانیمانە محەڵەیەکی مۆبایلی 25 MVA بۆ ناحیەی باوەنور دابین بکەین کە کێشەی کەمی ڤۆڵتیە و کزی کارەبایان هەبووە خۆشببختانەوە لە مانگی هەشتەوە ئیشەکات. ئێمە سەرڕای ئەو قەیرانانەی کە لە 2014 ڕووی کردە لە هەرێمی کوردستان ئێمە توانیمانە چاکسازیەکی باشی هێڵی 132 بکەین. ئێستا ئێمە وەکو گەرمیان هاین لە ناو ڕینگیەکە دوو سەرچاوی کارەبامان بۆ تێ سەرچاوەیەکیان جاران بەس لە محەڵەی دەربەنیخان و کارەبای نیشتیمانیمان وەرەگرت. ئێستا خۆشببختانە لە محەڵەی بەرهەمێنانی سلێمانی غازی کە لە چەمچەماڵە دوو هێڵی 132 باشمان لەوێ بۆ دێت توانای گواستنەوەی ئەو هێڵانەمان توانای گواستنەوەی زیاتر لە 500 مێگا بۆ 600 مێگا کارەبا هەیە بۆ سنووری گەرمیان. هەڵبەتە ئەم دااتانی تۆ دەیخێتە ڕوو بۆ گەرمیانیەکان جێ دڵخۆشیە. منیش خۆم گەرمیانیم ئەم دااتانی تۆ باسیەکەی لەبارەی کارەباوە جێ دڵخۆشیە بۆ منیش. دەمەوێت پرسیاری کارەبای 24 سعاتیت لێ بکەم. ئایا لە گەرمیان چەندی چۆتە بواری جێبەجێکردنەوە دەستان بۆ بابەتە بردووە یاخود نا؟ سەبارەت بە کارەبای 24 سعاتی کە ئەو پرۆژێ ڕووناکیە ئەو پرۆژەیە لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت لە ئەنجومەنی وەزیران سەرپەرشتیەکرێت لەگەڵ وزارەتی کارەبا. پلانی 2 ساڵی پرۆژێ ڕووناکی کە دانراوە بۆ هەرێمی کوردستان ئێمە وەکو بەرەوبەرایەتی گشتی کارەبای گەرمیان هاین لە کۆتایی پلانەکە واتە بۆ کۆتایی ساڵی 2026 ئەبێ پرۆژێ ڕووناکی لە گەرمیان تەواو بێ. ئێمە ئامادەسازی سەرەتایی کراوە لە گەرمیان بۆ نمونە دانانی پێوەری زیرەک لە ناو ویزگەکانی 132 لە هەموو ویزگەکانی گەرمیان کراوە. دوای دانانی ئەو پێوەرانە ئەبێ بینێک گەڕەکەکان بۆ هەموو محەویلەکان لە کاتی خۆیان دامان ناوە بۆ هەموو هاوبەشانی کارەبا بۆ تقریبا 180 هاوبەشانی کارەبا لە سنووری گەرمیان پێوەری زیرەکی هەیە. ئەبێ سیانەیەکی محەویلەی گەڕەکەکان و پێوەری زیرەکی هاوبەشان و ماڵان و محەویلەکان بکرێ. ئەوجا ئێمە ئەتوانین بڵێن ئێمە ئامادەین بۆ وەرگرتنی کارەبای 24 سعاتی و بۆ چوونە ناوی پرۆژەی ڕووناکی و ئەو زیادکردنی نرخی کارەبا بۆ ئەو نرخی کە لە پرۆژێ ڕووناکی هەیە. باشە کاک حازم دوایین پرسیارم سەبارەت بە وزەی خۆرە بەرهەمێنانی کارەبایە لە ڕێی وزەی خۆرەوە. گەرمیان وزەیەکی خۆری باشی هەیە واروەها زۆر جا بازەوە دەکرێت ئەو پرۆژە وزەی خاوێنانە لە ڕێی وزەی خۆرەوە لە گەرمیان نەجاحەت دێنێت. دەست بۆ ئەم بابەتە براوە بەشداری خەڵک چۆنە پێشوازی خەڵک لە بەرهەمێنانی وزە لە ڕێی وزەی خۆرەوە چۆنە؟ سەبارەت بە سۆلار ئەو سیستمانە کە دانرێ بە وزەی خۆر کارەکە ئێمە وەکو هاوڵاتیان وەکو
هاوبەشی بچووک کە لە گوندەکان هەیە زۆربەی ئێمە زۆربەی زۆری گوندەکانمان زیاتر چونکە ئێمە لە وەرزی زستان و هاوینە ئێمە بە ڕۆژ ناتوانین کارەبای نیشتیمانی بۆ گوندانە دابین بکەین و خۆشی ئەوەی ئەو سیستمە زیاتر بە ڕۆژ لە تیشکی خۆر و کارەبا بەرهەمەهێنێت زیاتر ئەوان سوودیان لێبینیە لە ناو شارەکانشە ماڵان و شوێنە بازرگانەکان دەستیان پێی کردە ئێمە لە لای خۆمان هەمویان ئەوەی سەردانمان بکات تۆماریانەکەین بۆ ئەوەی ئەگەر بێت و کارەبایەکی بەرهەمهێناوی بەرهەم هاتووی زیادەیان هەبێ ئێمە توانین لیانی وەربگرین و مەقاسەی پێ بکەین لەگەڵ کارەبای نیشتیمانی بەڵام وەکو شوێنە گەورەکان ئێمە بۆ نمونە چەندین کارگە سەردانمانیان کردە کە بە پلانیان هەیە بۆ ئەوەی 1 مێگا و 2 مێگا سۆلار دابنن بۆ ئەوەی سوودی لێ ببینین بۆ ئیشپێکردنی کارگەکانیان لەگەڵ ئەوەیشا ئێمە 2 زۆنمان هەیە لە ناحیەی سەرخەڵا کە نزیکەی 700 دۆنم زەویمان وەرگرتووە بۆ ئەوەی تقریبا 50 بۆ 75 مێگا سۆلار لەو ناحیە دابنرێت و ڕەبط بکرێتە تۆڕی نیشتیمانیەوە ئەو پرۆژانەمان بەرز کردوتە بۆ وزارەتی کارەبا و ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ڕەزامەندی پێویست وەربگرێت و بڕاتە بواری جێبەجێکردن. بەڕێز زەندازیار حازم کەریم بەڕێوەبەری گشتی کارەبای گەرمیان زۆر سوپاس ماندوومان کردی.